ضرورية شجرەی نەسەوی هەردوو لایەن بزانین، چونکە ئەمە پەیوەندی هەیە بە واقعی کە ئێستاش خەڵک بە چاوێکەوە تەماشای ئال سعودەکە یان ئەو مەدخەلیانە کە پێیان وایە ئال سعود و حکمی ئال سعود ئەو زنجیرە حکمەن کە لە زمانی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام هاتوێ، یعنی شەرعەتی تەنها ئەدەن بەو سیستمە لە کاتێکە کە سیستمێکی عەلمانیە. ئەوەش باسەکەم کە ئەم عەلمانیەتە لە کوێوە هاتووە. پاشان ئەم بزوتنەوەی محەممەد بن عەبدولوەهاب کە پێوترە بزوتنەوەی وەهابیەکان بیانەوێیانەوێ و ئێستا شتێکی ئەوەندە گەورە نییە بە من بڵێن وەهابی، یعنی شتێکی ئەوەندە بەلام و قورس نییە و گران نییە. هەروەها بە هەر سەلەفیەکی تریش بڵێن شتێکی ئەوەندە گەورە نییە، هەرچەندە سەلەفێتی پێش محەممەد بن عەبدولوەهاب و پێش ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ کە ساڵی 728 هیجری کۆچی دوایی کرد. سەلەف گەڕانەوە بۆ سەر مەنهەجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە دیدی یاوەران و تابعین و تابعی تابعین. ئیمام محەممەد بن عەبدولوەهاب ڕەحیمەه الله ناوی محەممەدی کوڕی عەبدولوەهابە، باپیرەی ئەگەڕێتەوە باپیرە گەورەی ئەگەڕێتەوە بۆ یەکێک ناوی مشرفە، بۆیە زۆر جار پێڵێنەوە محەممەدی کوڕی عەبدولوەهابی کوڕی سولەیمانی مشریفی. هەروەها گەڕێتەوە سەر باپیرە گەورەی زۆر زۆر دووریان محەممەدی کوڕی عەبدولوەهابی تەمیمی. ساڵی 1970 زاینی 1950 کۆچی لەدایک بووە ڕەحمەتی خوای لێ. 91 ساڵ ژیاوە، لە تەمەنی سەرەتاییەوە هەر لە مناڵیەوە لە تەمەنی پێش 10 ساڵەوە دەستی بە خوێندنی عیلمە شەرعیەکان کردو لە لای باوکی بەڕەحمەت بێ. باوکی و باپیری یەکێکن لەو عولەما بەڕێزانەی کە لەو سەردەمیان ڕۆلی گەورەی خۆیان بینی و هەروەها مامیشی. باپیر یەکێ بۆ لە قازیەکان مەشهوریش بوون بە عیلم. خۆی لە شارێک لەدایک بووە پێی ئەڵێن عویەینە، دوای سەفەری کردو بۆ ملاولا لە عیلم وەرگرتن. سەرەتا دوایەوە ئەو عیلمانە لە لای باوکیە خوێنە کە وەکو فەقێیەکی کوردیش بۆ نمونە لەو سەردەمانەیە لە عالەمی ئیسلامی هەروە بوو. خوێندن بریتی بوو لە خوێندنی شەرعی کە لە لای مەلا خوێندرا، ئیتر کتێبەکانی فقه یان ئوسولی فقه یا کتێبەکانی زمانەوانی لە نەحو سەرفۆ چۆن فەقەی کورد دەستی پێکە، ئەویش بەو شێوەیە لە لای ئەوان هەر بە هەمان شێوە بۆ دەستی پێکردەوە و عیلمانەی خوێند. پاشان چوو بۆ لای زانایانی مەکە، لەوێش ئەو عیلمانەی تری خوێند. پاشان هاتۆتە بۆ ناوچەی ئەحسا کە لە ڕۆژهەڵاتی جەزیرەیە، لەوێش عیلمی لە لای هەندێک لەو عولەما بەڕێزانە وەرگرتووە. پاشان هاتۆتەوە بۆ چوو بۆ بەسڕە، هەروەها بۆ بەغدا، لەوێش زیاتر لە بەسڕە ماوەتەوە و عیلمی لەوێش وەرگرتووە و هەندێشتی دەربارەی مەنتیق و ئیستیشراقەوانە خوێندووە، بەڵام دیارە دڵی زۆر بەلایەنەوە نەهاتووە و گەڕاوەتەوە سەر مەسەلەی عەقیدە و فقه و ئوسوولەکەش. ئەو فقەش کە لەو ناوچەیە خوێندراوە، فقی ئەحکام فقه فەرعیەکان لەسەر مەزهەبی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل بوو، چونکە باوکیشی و باپیری ئەو زانایانی دەوروبەریشی هەمووی لەسەر مەزهەبی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل بوون ڕەحمەتی خوای لێ. کە هاتەوە چەند جارێک مناقەشەیە کرد لەسەر ئەو وەزعانەی کە هەیە، ئەو دیاردە شرکیانەی کە ئەیبینی لە گۆڕپەرستن، هانا و هاوار بردن بۆ قەبرستانەکان یان بۆ مەرقەدەکان یان بۆ شێخ و مشایەخ، هەبوونی تەوەسول و لە حەد دەرچوون و چوونە ناو مەسەلەی شرکە و بڵاوبوونەوەی تەعەسسوبێکی مەزهەبی زۆر سەخت و قورس. لەوێش تەبعاً هەموو مەزهەبەکان هەبووە ئەو کاتە، ئێستا تەقریبن لێی نەماوە، چونکە مەدینە بە شێوەیەکی گشتی و مەکەش بە شێوەیەکی گشتی هەر چوار مەزهەبەکەی لێبوو. مەدینەش زۆرتر خەڵک هەر سۆفی بوون، ئێستاش هەر تابعێکی سۆفێتی زۆرتر لە مەدینە هەیە بەهۆی قەبری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خەڵک هاتوچۆی بێکن. بەڵام لەم ناوچەی جزیرەی عەرەبە لە نەجدا لە ناوەڕاستی عەرەبستانی سعودیا زۆر جێگا و ڕێگا هەبوون کە ئەم مەرقەدانەی لێبوون. بەڵام معنای وان نییە کە ئیتر هەموو ئەوانەی کە ئال سعود دژیان وەستاونەتەوە حەرەکەتی وەهابی دژایەتی کردوون و بە شەڕ بە جەنگ کۆنتڕۆلی کردوون و هەندێکیان ڕیشەکێش کراون و هەندێکی تریان بە تەواوی زەلیل کراون و خراونەتە بەردەستی ئال سعود، معنای وان نییە هەر یەکێک لەمانە قەبرێکی داناوە بیپەرستێت، چونکە تۆ کە ئەدەبیاتی
حركتي وهابية كان أخوانيتو ككتابي سلف كان أخوانيتو لروي تاريخي وواهستكي كأنما وكو زماني بيش إسلام هر نفرو بتي چيشي هبو يعني هر قبيلة وبتي خوي هبو جگلوي بتي زور قورشيان طبعا دانا وبرستيانا بلان لراستي شاوانية. درعية محمد كوري سعودي المقريني له درعية خوي أصلا لك كابراك درستي كردبوك لا قبيلة درعية وهاتبو ولكن جارة وكو كبر سابات وكوخ وخانوكي بتشوشي ليبو دواي ورد قورة تربو فاش أنا ميكا زور جاري وقورة كانوا هم جارة قلن درعية عاصمة آل سعود نجا أوان بزور بقورج نايو بن رازي جنين بيان بلين إمارات بلين دولتي يكمي سعودي إن دولتي دوامي سعودي أمي استاشكا هي دولتي سيمي سعودي أوشكا نابين إنه الدولة وبايتختكي الدرعية نابي السرمان والي بشيوين وابزان اشتكي زور قورية چونكا أحمد خواجة لكتابي تشي مدي كا دوريكاني خوي لقل شيخ محمودي حفيدة باسكا باس يشتي سيركا مثلا على الشيخ تشريفي بردو بو جعسنة وولاتي جعسنة قنديك يا على تشريفي بردو بو ولاتي سيتك يعني بولاتاني روشلاته هاتوا تاوكو جيشت هلبجة يشك للدراوي كردستان معنا بخوينته وازانا بايتخت روشتوك واسكندري مقدوني ولاتاني خصو تجرد صلاتي خويا هموش يكاتم حافظي سليماني لبيش وابو لن نجدو لو دورو بري آل سعودة بستو حوت كياني تري ليو هر لعيينا كيك اوان دجاتيان ليكردو كمحمد بن عبد الله رحمه الله لدايق بوبو يجي ليبو المعمريان بيوتنا أنا قبيلة خوان بنو لو شونا نشتجابون حمادي كوري عثماني المعمر ليو شونا كتر أحساء كسيشي تري ليه نجعل لدورو بريان ولا قطيف ولا جازان ولا شونا كان يدر للرياض أنا إن شاء الله كدعي دي مسريان هل يشلم كيان أنا اختلافيان لقل آل سعودة بيشتر هرهبو كدوش مدارتي هر وكتشون لنواني إمارة كردية كان هبو هموشان هر لو سردمان شو كويه تاريخه كم تأكيد لكردو كلا صار 1903 الشيخ محمد بن عبد الوهاب لدايق ولا 1954 عهد بيعته كان بيكا وبستولق محمد كوري سعودي المقرن ودواي محمد عبد العزيز كده ولا دواي محمد بن عبد الوهاب عبد الله كوري ده يتر آوات تشكيل ابنه هميان بيكا وديان جگل جنوج مقازي كتيكلا بيكتربونته أم عهد بيعته لنواني أم دو طرفيها هربوها يعني جوه كردنو الدينك للدولة هر لسرتاو أم برياريان لسريداو هر چي علاقيها بو بسر سياسة وشر وشور وإدارين أو تشكو دوايش هر چيش تكا بيونديها بو بسر غنائم چونك محمد بن عبد الله بشر بيالا غنائم لبري طرفكاني تريمو بمشرك زانيوه وكشتنيش يعني همو بجائز زانيوه هناني مالو سرتو سامانيش يعني هر بجائز يعني زانيوه تنانت شو نتسر شونا كدواي ترباسيا كم بتفصيل چونە تەسەر هەندێک قەبیلە پیاوەکانیان دەست نەکەوتۆ ڕایان کردو هەرچی مەڕووماڵات و ئێستر و ئەسپ و ئەوانە هەبوو هەمویان هەناونەتەوە دوای هێناویان ئال سعود خۆیان تەوزیعیان کردوتەوە دوای حتا لە فترەی محەممەد بن عەبد الوهاب خۆیان ڕەحیمەهو الله کۆڵەدا لە هیچ مەسەلەیەکی تری سیاسی و فکری و ئەمانە لێگەڕێ بۆ عیلمە شەرعیەکە هەموو دەسەڵاتەکە دێتەوە بەردەستی محەممەدی کوڕی سعود و دوایش دێتە بەردەستی عەبدولعەزیز أم دو خطك بيك ودين أما قرنجك بزانين يكم جار الشيخ محمد بن عبد الوهاب رحمه الله كقراية وهاتو بو ناوتشيك بيلن حريم لا هاتو بو أبيو أو فكري كبلاي بكردو أو رخناني كإيقر لواقعي خلقي باوشي بي قبول نمو بويا حتى اللبزاوتكي خويا باوشي تأيدينا كردواز سليماني براشي بەڵام لە دوای مردنی باوکی ڕەحمەتی خوای لێ بێ کە عالمێکی حەنبەلی بوو ئیتر هەلێکی باشتر طبعا ڕەخسا و ئەو بربەستە لە ڕێی محەممەد بن عەبد الوهاب نەما کە ئەو شێوە توند و تیژەی خۆی لەگەڵ ئەو بانگەوازی تەوحیدی بەشی عوبودیەتەکەیە بڵاو کاتەوە گومانی تیانێ کە دعوەی محەممەد بن عەبد الوهاب رحمه الله لە باسی تەوحیدی عوبودیەتە تەوحیدی ئولوهیەتە بەرهەڵستی زۆری ئەو جۆرە شرکانەی کردوتەوە و ئەو عیبادەتەی ناساندووە بلان توحيد خو هر بريتيني ليك فرع ناوي توحيدي ألوهية طبعا أو كتابي توحيدك كلا سرون وسوا نجا كتابي توحيدك أو ندي شرح وشروحات هي وشتيكي زور تفصيلي سير بدواياتو
كێستا هەر کەسێک کە ئەبینی کتێبی تەوحیدیا شەرحەکە یا مەتنەکەی تەحلیلەکە و یان وەکو مطەوەلیەکە ئەوەنجا مفەسەل و ئەنجا مختصرکردنەوەی و مەتنی بۆ لەبەرکردن و هەروەکو هەر یەکێک لەو علمانەی ترە بەڵام بەتەنیا تەوحیدی عبودیەتەکە بەتەنها نییە لە مەسەلەی ئیستیخلافە لە مەسەلەی حاکمیەتە لە مەسەلەی حکمی شەرعا واتە هێنانەوەی سیستمی حکمی ئیسلامی محەممەد بن عەبدولوهاب هەتا بڵێ کۆڵەوار بووەتیایە هیچ شتێکی لەسەر ئیستیخلاف نەکردو نەشیوتوە لەسەر حکمی سیاسیش هیچ شتێکی نەوتوە ئەو کتێبانەش کە دایناوە کاڵین کتێب تەڵان خەڵکی گەسە وزانە کتێبی زۆر گەورن الأصول الثلاثة سێ لاپەڕەی بچووک و ئینشاءڵڵەوە دوایی دێمە سەر کتێبەکانیشی کە 18 کتێبن بە حساب بڵێن بەڵام ئەبینی کتێبێکیان سێ لاپەڕە و نیوە کتێب أصول الثلاثة یا قواعد الأربع 2 لاپەڕە و نیوە ئەویش هەرهی ابن القەییمە ڕەحمەتی خوای لێ بێ وەریگرتووە کتێبی تەوحیدەکە خۆی چەند لاپەڕێکە گەر بە حەجمی گەورە بینووسی جا عادەتەن هەر بە حەجمی بچووک ئەیکەن بەڵام شروحاتێکی زۆری لەسەر یەکێک لەوانە شەرحی تەیسیر العەزیز الحەمید کە سولەیمانی کوڕی عەبدوڵڵای کوڕی محەممەدی کوڕی عەبدولوهاب نووسیوێتی رحمهم الله یان فتح المجید کە عەبدولەطیفی کوڕی عەبدوڕەحمانی کوڕی حەسەنی کوڕی محەممەدی کوڕی عەبدولوهاب نووسیوێتی ئەوانش طبعا مەشهورن ئەوانە کتێبی گەورن ئیتر هەروەها کتێبی تری بچووک بچووک و ئیتر هەرچی عناوینێک هەرچی قافیەک کە لەگەڵ کەلیمەی تەوحید بگونجێ لێیدە لە گوگڵ شرحێک لەو کتێبانە دێ هەر بنووسە ئەسەدید شرحێک لەو دێ مفید شرحێکی ئەو دێ عەبید شتێکی لەوە دێ کە شروحاتی کتێبی تەوحیدی شێخ محەممەد بن عەبدولوهاب رحمه الله ئەوەی من هەدەفمە لەم بەحسانەیە ئەوەیە کە تەرکیز بکەینە سەرەوەی کە یەکەم تەوحیدەکەی شێخ محەممەد بن عەبدولوهاب رحمه الله تەوحیدێکی نوقسانە لە مەسەلەی حاکمیەتە توخنی نەکەوت وتوحيد حاكميتش توحيدي زور سرجي والرئيسية هي أم دينة چونك استخلافي أم إنسانة أو أركي استخلافي كم إنسانة سبيراوة أو يك أم دينة بيسر ولتي بدستو بيودا صلاتيش بو أو بي الوكو زور جارون ما كردوتو الشيلين واي بردقار باسي توراتك وفرمي يحكم بها النبيون باسي إنجيلك أفرمي فليحكم أهل الإنجيل بما أنزل الله فيه باسي قرآنك أفرمي وأنزلنا إليك الكتاب لتحكم بين الناس بما أراك الله لباسي هرشي بيامي خويك إيكا باسي أم خليفاتيك باسي أم صلاة حكماك يا داود إنا جعلناك خليفة في الأرض لتحكم بين الناس أم حاكم يتلري محمد بن عبدالوهاب أصلا نابو دعاية ولا حرم لا بانقوازك إخوي كردو خلق كبر هەڵستیان کرد طبعا بطبيعة حاڵی هەموو بانگەوازێکی نوێژ وایە هەر کەسێک یەکەم جار بانگەوازێک شتێکی نوێ دێنێتە پێشەوە دەقی خەڵکەکە ئەشکێنێ پێیان سەیرە بێت دژایەتی زۆرترەکەن هەروەکو ئێستا کە ڕەنگە ئەو کەسانی کە دەروێشی ئەم حرەکەتی محەممەد بن عەبدولوهاب رحمه الله بەرامبەر بەوەی کە من ئەڵێم تەوحیدە نوقسانەکە زوو لێمان ڕاستە بنەوە هەر بە هەمان شێوە چۆن لە شێخ محەممەد بن عەبدولوهاب ڕاستە بوونەوە چۆن ئەم هەموو عالەمە لەسەر شیرکە ئەوە خۆ شیرکەکە کابرا دیارەکە قبرەکەیە پەرست ئێستا ئێمەش دیارە خۆ لە ئیستیشاد بە کتێبەکانی خۆیان نەکەینەوە کە باسێکی حاکمیەتی تیا نییە باسێکی متابعەی پێغەمبەری تایە عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام لە یەکێ لە بڕگەیەک لە بڕگە زۆر دوور و درێژەکانی بۆ نمونە وەکو مەسائیل الجاهلی بەڵام وەکو سیستمێک بیگرێتە بەردەست کە بڵێ ئەم حاکمیەتەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە مەدینە دایمەزران یان ئەمە ئەو حکمی خلافەی ڕاشیدەیە کە خولەفای ڕاشدین خوا لێیان ڕازی بێ دایانمەزران ئەوەی داوەتە دەست ئال سعود ئیتر ئال سعودیش بەڕ و فاجریان هەروایان هێناوە بۆیە هەتاکو ئێستاش مەدخەلەکان هەموویان هەر پێ قبوڵە ئەنجا لەوەش زیاتر ڕۆیشتون و ڕۆچوون هەر حکمی ئال سعودیان قبوڵ نییە هەر حکمی هەرچی تاغوت و مرتد و مەلعونێک هەیە حکمی وڵاتی مسلمانان بکە هەر بە وەلی ئەمری ئەدانن ئەگەر بە سەریحیش هاوار بکە بڵێ لە ئیسلام هاتوومەتە دەروارە لەکرە گاڵتاکە بەڕاستی نییە هەر حاکم هەر وەلی ئەمرە ڕەغمە ئەنفینە من هدفم لێرە ئەمەیە کە ئێمە هوشیاریمان ئەوەندە هەبێ بیرۆهۆشی سیاسیمان ئەوەندە هەبێ کە بتوانین ئەم شتانە لە یەکتر جیاکەین و خەڵک کڵاو نەکاتە سەرمان خەڵک فریومان نەدا بە ناوی دینەکە تێژ بگەین لێی لەوەش بگەین کە دیموکراسی چییە لەوەش بگەین کە قەبرپەرست نەکەش چییە تەوحیدیش بزانین و بشزانین گەڕانەوە سەر مەنهەجی ئەهلی سوننەت و جەماعەت فەرزە لەسەر هەموو ئینسانێکی مسلمان کە بزانێ
ما أنا عليه اليوم وأصحابي الشيء كبيغمر إخوة عليه الصلاة والسلام تأكيدي لي كردوتو. شيخ محمد بن عبد الوهاب رحمه الله شو بو عيينة ككوتة بانقوازكي خوي بەرهەڵستی زۆری بۆ پیاو دوایی ناوچەی عویەینە ئەو کابرای حەمەد بن عوثمان ئالمەعمەر کە والی بوو لەسەرەوەیان ئەمیری ئەو شوێنە بوو پەیوەستی هەبوو لەگەڵ حاکمی ئەحسا. حاکمی ئەحسا تەوعەن گەورەتر بوون. حاکمی ئەحساش سەر بە بەسڕە بوو. بەسڕەش ویلایەتێک بوو ئەو کاتە لە ویلایەتەکانی دەوڵەتی عوسمانی، هەروەکو چۆن وڵاتی حیجاز توهامە با بڵێن مەکە و مەدینە ئەوانە ئالشەریفەکان لێو بوون کە پێیانوتن ئەشرافی مەکە، ئەوان سەر بە میسر بوون کاتە جزیرەی عەرەبی ئاوا بوو. ئەو کاتە ئەمیری ئەحسا جواب بەنێرێ بۆ ئەمیری عویەینە کە ئەو مطاوعەی کە لەوەیە واتە محەممەدی کوڕی عەبدولوهاب مطاوع یعنی ئەو کەسە خۆبەخشە، ئەو داعیە خۆبەخشەی کە خەریکی داعوە و ئیسلاحاتە بیکوژە دەریکە لەوێ. ئەم پیاوەش حەمەد بن عوسمانیش حرەسێکی لەگەڵە نێرێتە دەرەوەڵێ بڕۆ دەریکە. جا ئایا ڕیوایەتەکان ئێمە نازانین چونکە دایما ئەم تاریخە زاڵ نووسیوێتیەوە. یەکێک لە ئیشکالیاتی تاریخ ئەوەیە ئەگەر تاریخەکەی کە زاڵ نووسیوێتیەوە تۆ بێ هەر ئەوانە بخوێنیتەوە کە ئەو مسەیتر بوون تۆ چەواشە ئەکرێ، وەکو ئێستا ئاوا چەواشە ئەکرێن کە ئەڵێن وەڵامە ئال سعود هەموو شتێکیان هەر تەواو. بزاوتەکەی محەممەد بن عەبدولوهابیش هەموو شتێکی هەر شەرعی بوو لەگەڵەوە ئەم هەموو خوێن ڕەشتەی کە کردوێتی لە هەموو جزیرەی عەرەبە و ئەمەش موقفێکی زۆر شەرعی و باش بوو، جیهاد فی سەبیل الله و وەری گرتووە غەنائیم بوو. ئەمە جۆرەکە لە چاواشەکاریەکان. بۆیە ئەمەش نازانین ئایا وایە یان نە. ئەم حرەسە هاتووە لەگەڵ محەممەد بن عەبدولوهاب. محەممەد بن عەبدولوهابش هەر پانگهینێکی دەستی پێ بووە، فڕێکی دەستی بڵێن کە ڕۆیشتووە لە ڕێگا کابرا ویستێتی بیکوژێ. تەمان تاریخەکە وا لە تاریخی نەجد ویستێتی بیکوژێ، بەڵام خی گەورە پەلو بۆی شکاندە و نەیتوانیوە. نازانین ئەمەش چەند ڕاستە ئەم ڕیوایەتە چێ جێڕاوێتی ئەم ڕیوایەتە، سەنەدێکیش ناچێتە سەر محەممەد بن عەبدولوهاب نازانین. بەرحاڵ دوای ڕێگادا محەممەدی کوڕی عەبدولوهاب دێ و بنهێنی لە دەرعیە خۆیە کابلای کابرایەکە کە ناوی ئیبن سولەیمە سوەیلم ئیبن سوەیلم. ئەنجا ئەحمەدی کوڕی سوەیلم و عەبدوڕەحمانی کوڕی سوەیلم و ئەوانەش هەر پەیوەندیان پێشتر هەر بووە لەگەڵ یان تەلەبەی بوون. ئەچێتە لای ئەو کەسەوە ئەو کەسەش ئەترسێ لەوەی کە محەممەدی کوڕی سعود قبوڵی نەکا و زەختیش کوێت سەر محەممەدی کوڕی سعود لەبەرەوە ئەیبا بۆ ماڵی کوڕەکەی کە خەبەرەکە بڵاوە بێتەوە. چەند کەسانێکی تر ئەزان و هەندێک کەس زیارەتیەکەن و سەردانیەکەن و ئەوانە هەموو وەکو بڵێ بە هاوڕێی خۆی ئەزانن ئەیانەوێ واستەی بۆ بکەن لە لای محەممەدی کوڕی سعود، بەڵام نازانن و ناوێرن چۆن پێی بڵێن. و ئەوەش دلیل لەسەرەوەی کە محەممەدی کوڕی سعود ئاغا بوو، خەڵکیش ناوێرە بڕوا بۆ لای ئەم ئاغایە و نازانن چی پێ بڵێن. دوایی فەنیانی برای لەگەڵ ژنەکەی کە ناوی مۆڵدەیە، هەندێک دەنووسن مۆڵدە بە تای مودەوەرە، هەندێک دەنووسن مۆڵدەیە، هەندێکی ترش بە ناوی مۆزە ناوی ئەهێنن. ئەمە ژنی محەممەدی کوڕی سعود. ئەم خەڵکە بۆ واستەکاری دێنەوە بە لای فەنیان، هەروەها بۆ لای مۆڵدە بۆ لای ژنەکەی محەممەدی کوڕی سعود، پێڵێن کە واستەیەکی بۆ بکەن لەوەی کە محەممەدی کوڕی عەبدولوهاب کە لێرەیە لێرە بێ ئەمانی بدات. دوای ئەمانە کە ئەچنەوە بە لای محەممەدی کوڕی سعود تەشجیعیەکەن لەسەر ئەوەی کە مناسەڕەی بکە، لەسەری بکاتەوە داڵدەی بدا. و اینجا تاریخەوانەکانەوانی تاریخیان نووسیوەتەوە باسی عەقڵیەتی ژنەکەشەکەن لێرە، بەڵام تر نابینی عادەتەن باسی عەقڵیەتی ژن لە عەرەبستانی سعودیا بکرێ. بەڵام ئەمە چونکە مناسەڕی محەممەد بن عەبدولوهابی کردو ئەڵێن زۆر ئافرەتێکی حەکیمە و عاقڵ و عالیمە بوو. بەهەرحاڵ کە قسەی لەگەڵاکەن ئەویش ئەڵێ باش با بنێرین بە شوێنیە. ئەڵێن نا، عەقڵەتی ئەوەیە کە تۆ خۆت بڕۆی بۆ لای پێی ئەڵێن ئەمە غەنیمەتێکە خوا خستوێتیە بەردەستت لەدەست خۆتی نەدەی، چونکە لە شوێنەکانی تر دەرکراوە لەسەر ئەم بانگەوازە تۆ بیگریتە خۆت بەناو خەسمەکەی بەرامبەرت کە حەمەدی کوڕی عوسمانی ئالمەعمەرە یا ئەوانی ترکە هەن،
تۆ بەم وەرگرتنی ئەم کەسە خۆت بە قووەتەکەی. دوایە چن وانیشە چن بۆ لای خۆشی ئەچێ محەممەدی کوڕی سعود و لەوێ قسەی لەگەڵ هاکا و احترامێکی زۆری بۆ دەرەبڕێ، هەروەکو ئەمی کە نووسیومەتەوە لە تاریخەکان و نووسیمانەتەوە لە کتێبی ڕەوضەت الأفکاری بن غەنام لە مجلدی یەکەم لە لاپەڕە سێ بەدواوە، هەروها عنوان المەجدی ئیبن بشر لە مجلدی یەکەم لاپەڕە 11 بەدواوە، و هەروەها كتابي تر وكو كتابي محمد بن عبد الوهاب عقيدته السلفية ودعوته الإصلاحية وثناء العلماء عليه يعلم الشيخ أحمد بن حجر بن محمد آل طامية كقاضي محكمة الشرعي بولا قطر أو يشو كتابي نوسي هم أمانة باسي أم نقطة كان ألين جنك بيود هذا الرجل ساقه الله إليك وهو غنيمة فاغتنم ما خصك الله به. أما دسكوتي كي زور باش أخوي پروردگار بوتوين هردوا توش أم هلا بقوزر. فدخل على الشيخ هو والثنيان ومشاري. خوي دوبراكي كناوي الثنيان ويشكش ناوي مشاري بو شون بو خزنة الشيخ محمد بن عبد الوهاب. لو يقصوا باسي كي زور يان كردو الشيخ محمد بن عبد الوهاب داواي كركا أم بياوا مناصريك. جوي لقسكاني قرتو كباسي لا إله إلا الله يودي عربي مقتنع بو تيتي باشا بلا مش دو مرجم هاي فرم مرجكان تشيني كم لا ترجع عنا إن نصرنا الله ومكننا. اما خمي أول ما أنا أقر سركوتين بانقوازة كد خوي قرتو يا مجد صلاتي كي باشتر من بياكر تو أوكاتا واز لإما بيني لناوشكو إما بجيبيلي الشيخ لولامي أمانة فرمي أما الأول فالدم بالدم والهدم بالهدم مطمئن يكاتو كأما دسم لقل دسته هر خوێنە لەسەر تۆ بە لەسەر منیشە هەرچی لەسەر من بێ لەسەر تۆش هەموو جۆرە پشتگیریەکی یەکتریژەکەی. دووهەم محەممەدی کوڕی سعود پێڵێ لا تمنع من الخراج ما ضربناه على أهل الدرعية وقت الثمار. أو خراجي أو ضريبەی کە لەسەر خەڵکمان داناوە لە ئەهلی دەرعیە کاتێک کە حاصلات ئەچنەوە ئەمەمان ڕێ لێ مەگرە، چونکە زەریبەیەک هەر خۆی دایناوە لەسەر ئەو خەڵکە هیچ مبەڕێرێکی نیە، وەکو ئاغا کە دایناوە لەسەر خەڵکی مافی خەڵکە و زەوتی کردو. شێخیش لە وەڵامیە ئەمە ئەفەرمێ کە زۆر مهمە ورد سەرنجی بدەین و قسەکانیش هەر لە هەموو شوێنێکی ئەم تاریخی نەجدەیە کە نووسراوەتەوە هەیە. أما الثاني فلعل الله يفتح عليك الفتوحات وتنال من الغنائم ما يغنيك عن الخراج. يعني أشياء لو يكخواي پروردگار فتح خاطة بردستو كومالك لو فتوحاتانا أكيتو غنائميكي زور دسكوتي زوري جنگا كويت دستت بيتروك هاتا بيوستيد بخراجة كنابي. أويك ليرا زور بيمان مهمة أويك لسرتاو الشيخ محمد بن عبد الوهاب برياري أوي داوك أما غنيمة أكويت بردستي وأم غنيمتش ديها غنيمة عادة لجهادا لبرانبركاش همي مشركين يا كافرن كدسكوتكان دسكوتي الشرن چونك أجر كافر سروتو ساماني دسكو ببي الشر بيوتر في وأجر لا دجمناني كافريش الدسكوت بجنك بيوتر خراج بيوتر غنيمات أميش كي بيستوتي لجاتي وخراجك ورقري أو غنائم دوزورة بيو أوش كهجوميانا كاتسرخو نصاران ونجو لكن نأو هذا إنجليزي بلين بريطانيا شنك لخليجة بستاون خو زمان الشيخ محمد بن عبد الوهاب من دعوة بلاو كردوتو هروها آل سعود وآل الشيخ كبيكو أم شري مسلمانا هنا كردوها لو كاتشا إنجليز تراترين كردوها هاتو الروشتو وكيف يخويبون أوشي ولا ملايكي شو كاتل سر دولتي عثماني قال لكم شيء زور قورها بو يعني اوش تنبير خمك صالح 1700 كان بدواوا يتر حملة استعمارية لعالم الإسلامي لها ملايكي شو لدولة عثمانية أدري لم سردمي كأم بيعة تدرا هريكيان بويتريان سردمي سلطان محمودي دوما زور ضروري شبيك وربتيان كينو بيكو سلطان محمودي دوام كباوري بوهبو مركزيتك بو سلطة عثماني بجرتوها هرچی اواني كإمارات ياندروس كردبو ياخيبو بون لهمو يعني دا وجيشي ناردو تسريان
جاء أواني تاريخي سلفيان نوسيوته تاريخي وهابية كان نوسيوته أمان دائما وحساب كردوك دولة عثماني بتايبتي هاتو بوي دينك بقور إلير وهاتو كأم بزاوتي توحيدة ريشة كيشكا لكاتك دولة عثماني يجي ترناوي عليا لو هردي مسري إن شاء الله لمنطقة بلقانة إمارتي خوي دروس كردوا الراية شنو هي من بو اسطنبول لآيا صوفيا كوشكا لو ميدانه هروكو كعبد الله كوري محمد كوري عبد الوهاب بنو بو مصر لمصر ابن بو آيا صوفيا لوجه كوشري اواني كشار زي تاريخي إمارة كردية كانشن أبينن چند أميري كردي بانك راو صلحي لقل كراو بردويانا بو أستانا لعبها ما شو كوجراوا أما علاقيها بسر سلطي مركزي دولة عثماني خويا وأو حاكماني كبون بسلطان بسري وكو أم سلطان محمود طاغوتي كهاتو الشيخ أم سيستم طبعا زوري قرابو خاصة ندوي صالي 1839 بدوها بلام بشيويشي قشتي سنبوليشي حكم إسلامي كبو كما أبو أم كاتي محمد بن عبد الوهاب يان أولاده كان يا أهل السعود أم حركتي أنت أدرس كردوها حركتك أخوي لسرتها وحركتي إصلاحية بنظري شيخ محمد بن عبد الوهاب بانقوازي يكخوا ناسي وقرانوي خلشي بو يكخوا برستي بلان هي آل سعود سلطة ودا صلاتي شي قبيلية قورتريا كا وكو شكلي شي حلزوني بلان أما كأقات حدي شي تري تربا والي كاني أنبرو أو برا تشري بوالي إحساء تشري كسربا بصريان بوالي حجازة تشري كسربا ولاية مصر طبعا خبرقاتو بدولة عثماني ودولة عثماني تدخلاتو بوكو جانوي هروكو هر دولة عثمانية هجومي كردو تسر كردكان بوراداني أو إمارتاني كدروس يانكر هروها أوي كلا ألبانيا دروس ويانا ناوشي بلقانا دروس كلا كواو هيج امتيازي شي تريتيانيا كلي رأم دا صلاة جوا قورتر بهر حال أمري كوتني كأبيل نيواني محمد بن عبد الوهاب ومحمد يكري سعودة دعائي تر بردوامة مينه هر لسردمي محمد بن عبد الوهاب خويا كغنيمته سياسته حكمه مشتاق وازله ديانه آل سعودة كان خوشينو تو يك صال جيها لخدمتي محمد كوري سعودي شابو دواي عبد الله كوري ديت خدمة عبد العزيز كوري محمد انجب تسلسل وادين كبيانو تر دولتي يكمي آل سعود مهم هو كي يستلي ربزانين كحركتي محمد بن عبد الوهاب رحمه الله حركتي شي ديني الراس كردنوي عقيدة عبادة عقيدة توحيدك توحيد لبشي ألوهيتك راس كردنوي كي باشا وهروها للاني مذهبي اعتماد كردن سر دليل وتشجيع كردن لو قماني تيانيك بانقوازكي راستو تشاكا بلام لممارسة كردني شاهم جاركي جلينو همو أو ممارسانيك تنظيم الدولة استلا موصلوا للرقة ولو شنانيك ايكا همان ممارسيك آل سعود كردويانا وأرواح حركة محمد بن عبد الوهاب وأولاده كانوا خدي بزتنا وكان كردويتي بم شوي أبينين آل سعود توانيان حكم نفوذي عشيرتي خويان زياتر كان لسر حسابي بيستحوت كيانو إمارته قبيلة ترك هندق لو أنا عينا وكو أمان نراو أمير المسلمين وشورايان هبو